Gruba müzikê a efsanevî a Roşilatî Kamkaran cara hewilej bo konserek li Tetwana Bedlîsê ne. باوكم که چندانه گروهی بود وقتی که لما ناڵەکان خۆمانیش گروهێکی دروست کرد و هەرگشتی هەمووی کوڕخۆی بووین حەف برا و خۆشکێک ئیتر لێنەوە ئەو ئانگەلە ئێمە منداڵ بووین نەوین ناو گروهەکە چەند نەفەر بوون 4-5 نەفەر بوو هوشەنگ و بیژەن و پەشەنگ و قەشەنگ و ئەرژەنگ وەلێ لەمە دوای تر ئێمە شاتینە ناو گروه و کردمانە گروه کامکارها Endamên komê ji bo hevdîtina dîrokî dawî haziriyan kirin û êvarê jî li peravê behra Wanê derketin serdika festîvala çand û hunerê a Tetwanê. Yekem strana we ya ku hûn ê li ser dike bêjin kê janet? وەلێ یەکێکی لە فرە معروفە لە ناو کوردستاناتە خۆشە هەورامانە مامۆستا ئەردەشیر بە من دەگوت ببێژە خۆشە تاتوان ما پێشکەش دەکەین گۆرانێکی زۆر معروفە حەزی لە دەکەن خەڵکی ئەوەیە دەبێژن ئەوی خۆشە هەورامان هەورامان لە سایەی گوڵ خۆشە هەورامان هەورامان لە سایەی خۆشە نوبەخان نوبەخان نەوای گوڵ خۆشە هەورامان هەورامان لە سایەی گوڵ خۆشە نوبەخان نوبەخان نەوای گوڵ الغول باخانه دیدم باخانه اقشر باخانه دیدم باخانه کترکه 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 نامزاری شبابی سفاری کترکه 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 نامزاری شبابی سفاری خوشه هورمان هورمان بسایی خوشه نوبخار نوبخار نوای Kamkars şwa havcana gez mutçaki beştim. Avcı bancakmaya ku rojhalat avad bitin. Çida hemi dünyayı. Em ji Sêrdê hatine xaseten bo koma Kamkaran. Em hatina xwe pir kêf xweş bûn. Ev welatê vir me pir xweş amade kirin. غروبكي هجاية بدنجة بهيزة ام جوان حسكن Gele tatvanı ve coş şaki mazın govende khwast diken. Amcı bir kelecanın spasi grubu Kamkarra. Am ter nabin govende, em gem nagenem govende ter nabin. Zer kefa me govende ratê. عامل الرشالات هاتين براستي خلق باكور يعني بر جوش وخروج يعني استقبال كر لكونسرتا ما هیوادار مەر خۆش بن و خەڵکی تاتوانیش لەزەتیان بردبێت و شەوێکی خۆشمان بەسەر بردێت و ئێمە گەلێک کەیف خۆش بووین. اما بيشتر لآمد كونسرتمان بو كونسرتێکی فرەباش بوو وەلەم فستیوالیشە بەشداریمان کرد پێمان خۆشەکە لە باکوور کۆنسەرتی زۆرتر بکەین. شیرۆکی 50 ساڵای گروهی گەورەی کامکارمان هاور لە فستیواڵی تاتوانە بەڕێوەبەرمان برد زۆر جۆش و خروشی ئەو مردمە ئەو هاوزوانمەیانمانە پێمان خۆش بوو. Kamkaran Ango Kamkars grubek müzika Kurdî a malbatiye û 1965 da Jalî Hesen Kamkar ve hatiye avakirin. Ji ew roj ta îro ew bênavber xizmeta müzika Kurdî dikin û li seranserê cîhanê çand û hunera Kurdî bi dünyayê didin nas kirin. Abdul Selim Akıncı Rûdaw Tetwan Bedlis. Hey,